سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکیەوە لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی هەوکردنی گیرفانەکانی لوتە یاخود جیوب کە تێیدا باس لە هۆکارەکانی جیوب و چارەسەرەکانی ئەکەین بە میوانداری دکتۆر هەڤاڵ ئەحمەد، پزیشکی پسپۆڕی نەشتەگەری قورگ و لوت و گوێ. زۆر بەخێبەری تۆریان. زۆر سپاس مەمنون. زۆر سپاس. زۆر خۆشحاڵین کە ئەمانی لەگەڵمانە. زۆر سپاس مەمنونم بۆ میوانداریتان. دکتۆر، سەرەتایەوە دەست پێ بکەین هەوکردنی گیرفانەکانی لوت یاخود جیوب چۆن پێناسیەکەن؟ خۆی لە ئەساسدا بێ بزانین جیوب چییە یان گیرفانەکانی لوت چییە. گیرفانەکانی لوت وەکو هەموو ئەندامێکی لەشمان لە هەر کەسێکە بوونی هەیە، بریتین لە بۆشایی لە ئێسکی ڕوو و ئێسکی تەنیشتی لوت و ئێسکی سەر. دکتۆر، سوودی ئەم گیرفانانە چییە؟ چەند سوودێکی هەیە. یەکێ لەوانە نەبەرەی سەوت ئەگۆڕن و هەروەها کاتێک کە بەرکەوتنی سەرمانە بێت ئەو گوشاری ئەو هێزە کەمترەکەنەوە لە سەر و ئەندامە گرنگەکانی سەر و هەندێک جار ئیشی لاوەکی تریانەیە وەکو گەرمکردنی هەوا کە کاتێک هەڵی ئەمژین چەند ئیشێکی لاوەکی تری هەیە جووبەکانی لوت. ئەمەکەی چۆن تووشی هەوکردنە بن یاخود بۆچی تووشی هەوکردنە بن؟ بەڵێ. و چۆن پەناسەی هەوکردنی گیرفانەکانی لوتەکەن؟ هەوکردنی گیرفانەکانی لوت طبعاً بریتیە لە طبعاً ناوپۆشی لوت لەگەڵ گیرفانەکانی لوت یەکشتن. ئەو ناوپۆشە وەکو پێست چۆن پێستمانەیە لە ناوۆژ لەشیش ناوپۆشمانەیە. لوت و گیرفانەکانی لوت یەک ناوپۆشیانەیە. کاتێک کەسێک تووشی التیابە بێ بە هەر هۆکارێک، هۆکاری ڤایرۆسی بێت یان بەکتری بێت یان کەڕوو بێت، ئەبێتە هۆی هەوکردنی گیرفانەکانی لوتیش. دکتۆر، نیشانەکانی هەوکردنی گیرفانی لوت چین؟ یەکەم خاڵ لوتگیرانە، ئەبێ نەخۆشەکە لوتگیرانێکی هەبێت. دووەم خاڵ ئەوەیە کە کەسەکە ئفرازاتی هەبێت، جا لە دوای پشتی لوتەوە کەسەکاڵێ لە پشتی لوتەوە ئفرازاتمەیە چێتەوە قورگی یان لە پێشەوە و هەروەها هەندێک جار کەم بۆنکردنیان بۆن نەمان لە دەستدانی بۆن زائیدەن کۆمەڵە نیشانەی لاوەکی تری وەکو توندی لە دەموچاو و ڕوو یان هەندێک جار ئازار، هەندێک جار کپی لە گوێکانە و زوو تووشی هەوکردنی قورگ و کۆکە و ئەو شتانە ئەمانە نیشانەی لاوەکی جوێ بن. ئایا جۆری جیاوازمان هەیە یاخود نا؟ بەڵێ، زۆر جۆرمان هەیە. جوێبی کتوپڕمان هەیە، یعنی هەوکردنی کتوپڕی جووب. جووبیشمانەیە درێژخایەنە. جیاوازی ئەم جۆرانە چۆن؟ لەش ڕوویەکەوە بەڵێ، لە نیشانەکانیان جیاوازن. هەوکردنی جووبی کتوپڕ بە زۆری بە هۆکاری ڤایرۆسیە، هەندێک جار بە هۆکاری بەکتریایە و نەخۆشەکە یعنی نیشانەکانی وەکو چۆن بڵێ پەتاو هەڵامەتی هەیە کە تووشی پەتاو هەڵامەتە بێ لەو کاتەیە گیرفانەکانی لوتیان جووبەکانیش هەوەکەن و لە کاتی هەوکردنی کتوپڕی جیوبی کتوپڕە بەڕاستی ئازارێکی زۆریە نەخۆش، لوتگیرانی زۆرە لەگەڵ یا تایەکی بەرزی هەیە، بەڵام لە جیوبی درێژخانە نیشانەکانی سوکترە و بێزارکردن. دکتۆر، لە ڕووی ماوەوە چەندێک بەردەوام بن، چەند ڕۆژیان پێ ئەچێت؟ بەڵێ، عادەتەن جیوبی کورتخایەن یان هەوکردنی کتوپڕی جیوب تقریبا مودەی مانگێکە خایانێت و زۆربەی نەخۆشەکانیان چاکە بنەوە بە دەرمان بیان خۆیان چاکە بنەوە یان تووشی مزعافاتەکانی هەوکردنی کتوپڕە بن و جیوبی درێژخایەن بە زۆری لە سەر و سێ مانگەوە دەست پێەکە، این 12 هەفتە ئەبێنیش ئەو نیشانانەی کە باسمان کردیا تا بێ بۆی بڵێن جیوبی درێژخایەنیە. دکتۆر، کەی ئەم جیوب جێی مەترسیە و پێویستی بە چارەسەرە؟ بەڵێ، لەم دووبارەیە جیوبی کتوپڕ ینی هەوکردنی کتوپڕی گیرفانەکانی لوت لەگەڵ جیوبی درێژخانە هەریەکەیان بڵێن مەترسی خۆیانەیە. لە بۆ نمونە ئەلتیابی کتوپڕ احتیمالە ئەم ئەلتیابە بگوازێتەوە بۆ چاو یان بۆ مێشک یان بۆ ئێسکی ڕوو یان بۆ بەشەکانی تری لەش. لە جیوبی درێژخایەنە کەسەکە احتیمالە تووشی کێشەی بیستن بێت، احتیمالە تووشی کێشەی چاو بێت، هەروەها کێشەی ینی هاوکردنی مێشک. لەم بارانە ئەتوانین بڵێن ئەمانە مزعافاتی جیوب بن. دکتۆر، باس لە هۆکارەکانمان کرد کە بەکتریا و ڤایرۆسە باس کرد. ئایا هیچ هۆکارێکی تر هەیە بۆ تووشبوون بە جیوب یاخود بۆ نمونە هۆکاری ژینگەیەکان؟ بەڵێ، هۆکاری بڵین ڕئیسی جیوب لە جیوبی کتوپڕا فەرقی لەگەڵ جیوبی درێژخایەن. جیوبی کتوپڕ بە زۆری هۆکارەکەی میکرۆبە
ئەگونجێ هۆکارێکی جستەیشی تیاابێ مەسەلەن نەخۆشەکە کۆڵەکەی لوتی خوار بێت یان یەکێ لە ڕەفەکانی لوتی ئاوسا بێت بۆ ئەوی یارمەتی دەربێ بۆی بەکتریاکە بە ئاسانی تووشیکە بەڵام لە جوبی درێژخانە کۆنیشانەکان و طریقی جۆری نەخۆشیەکە زۆر جیاوازە هۆکاری زۆرە هەنێ کەسەیە بەهۆی حساسێتەوە هەبێ هەستیاریەوە هەنێک کەسەیە بەهۆی نەخۆشی درێژخان یان نەخۆشی ڕۆماتیزم یان هەنێ جار بەهۆی مەناعەوە گۆڕانکاری لە مەناعەیە یان جاری وایە خواری کۆڵەکەی لوت زۆر هۆکاری تریشان کە ئەبێتە هۆی جوبی درێژخایەن لەگەڵ یا میکرۆب دەورێکی گرنگی هەیە. دکتۆر ئایا بۆن و مادە کیمیاکان هەروەها جگەرە ئەمانە ڕۆلان هەیە لە توش بەتاکید ڕۆڵیانەیە بۆ هەردوو جۆرەکەی هەوکردنی جوب ڕۆڵیانەیە بە تایبەتی جوبی درێژخایەن ئەگەر هۆکارەکەی حساسێت بێ ئەو کەسانی کە هەستیاریانەیە بە تەنی نامۆ یعنی ئەو تەنانی لە دەرەوەی لەشی ئینسان وەکو عەتر و بۆن و پاکەرەوەکان و جگەرەوە ئەمانە هەندێک جار هۆکارێکن بۆ ئەوەی کە جوبەکە نیشانەکانی زۆر زەق بنەوە یان نەخۆشەکە تووشی جوێ بێت. دکتۆر ئایا بە پێی وەرزەکان ئەگۆڕێت جوبەکان نیشانەکان کەم و زیاد دەکەن؟ بەڵێ خۆمان لە ئەساس ئازانین کە حەساب جوبی درێژخایەن بە زۆری حساسێتە ینی زۆربەی زۆری هەندێک هۆکاری تریشی هەیە حساسێتیش دوو جۆریە وەرزیمانەیە لەگەڵ ئەو جوبەی کە ئەو حساسەتی کە بە درێژایی ساڵەیە ئەو جۆرانی کە وەرزین بە تایبەتی لە وەرزی بەهار و پاییز و هەندێک جۆری تر هەیە جوب کە بڵێن کەسێک هەوکردنی گیرفانەکانی لوتی یان جوبی درێژخایەنیە لە زستاندا عادەتەن پەتا هەڵامەت ئەمانە زیابن کۆنیشانەکانی جوب دووقات و سێقاتە بن ینی زیاتر تون دەبن. دکتۆر هەنێک کەس پێیان وایە کە ئەکرێت نەشتەرگەریەکانی دان یاخود ئەو چارەسەرانی کە بۆدان ئەنجامەدرێت ئەکرێت تووشی جوبیان کە ئایا ئەمە ڕاستە؟ یەکێ لە هۆکارەکانی جوب جاهاوکردنی جوبی درێژخایەن یان کورتخایەن بێت دانە بە تایبەتی دانەکانی سەرەوە کە لە ژێر جوبی ڕوویە ئەگونجێ جاری وایە بنچکی یەکێ لە دانەکان لە ناو حەوزی جوبەکەیە ئەبێتە هۆی یعنی ئیلتیابی ناودەم یان دانەکە بێتە هۆی ئیلتیابی جوبەکە یان هەنێجار لە کاتی هەڵکێشانە بێتە هۆی کونێک دروستبوونی کونێ لە بینی بۆشایی جوبەکە و ناودەم و ئەبێتە هۆی ئیلتیابی درێژخایەن لەو کەسانە. ئەی چی دەربارەی نەشتەگەری کە بۆ جوانکاری لوت ئەنجامەدرێت؟ بەڵێ لە ڕاستیە ئەگەر هۆکارەکەی حساسێت بێت کە هۆکارێکی باوە ئەگەر هۆکارەکەی حساسێت بێت ینی هۆکارەکەی جەستەیی نەبێ مەسەلەن خوارێکی کۆڵەکەی لوتی خراپی هەیە باش نییە لەگەڵ جوێبە نەشتەرگەری جوانکاری بکرێت چونکە دوو نەخۆشی زۆر لێک جیاوازن و ئەتوانم بڵێم نەشتەرگەری جوب نەشتەرگەری جوانکاری ئەبێتە هۆی زیاتر خراپبوونی جوب بەڵام پێناسی جوب لای خەڵک شتێکی ترە خەڵک بە خواری کۆڵەکەی لوت یان ئاوسانی ڕەفەی لوت بە جوب تێگا هەنێک کەس ئەڵێ جوانکاری لوتی کردووە کاڵای نەشتەرگەری بەڵێ هەندێک لە دکتۆرەکان و ئامەتەنی خەڵک وا خەڵک تێگەیەنرێت کە کەسێک کۆڵەکەی خوار بێ و پێویستی بە نەشتەرگەری جوانکاری لوتە پێڵەن جوبت هەیە خۆی لە ڕاستی و دووشتە زۆر جیاوازن جوب نەخۆشێکی جیاوازە خواری کۆڵەکەی لوتکە لەناو خەڵکا پێڵەن جوب شتێکی جیاوازە. دکتۆر ئایا نەخۆشی جوب کار لەسەر هەستی بۆنکردنەکات؟ بەتاکید جوبی درێژخایەن ئەبێتە هۆی کەمبوونەوەی بۆن لە هەندێک بارە ئەبێتە هۆی نەمانی بۆن بۆ هەتاهەتایە هەندێک جاریش یەکێکە لە نیشانەکانی کە زۆر قورسە هەند دوای ئەمەلیات و دوای عیلاجی دەرمانیش زۆر قورسە بۆی کە بۆن بگەڕێتەوە یعنی کەمترین نەخۆشی سوادە لە عیلاجەکات یان لە ئەمەلیاتەکە بۆی بۆنی بۆ بگەڕێتەوە. دکتۆر ئێوە وەک پزیشکی پسپۆر چۆن ئەم نەخۆشیە دیاری دەستنیشانەکەن بە کەسێکەڵێن کە جوبی هەیە؟ ئەبێ نیشانەکانی بێ وەکو پێشتر باسمان کرد دوای ئەوەی کە فحسی سەریری بۆکەین واتە سەیری ناو لوتیەکەین ئیتر لە ڕێگەی ڕاستەوخۆ بە چاویان لە ڕێگەی نازۆرەوە بێ بتوانین دەستنیشانی هەندێک نیشانەی تایبەت بکەین کە لە ناو لوتایە بۆ نمونە بوونی جەراعەت وەزائیدەن نەخۆشەکە ئەبێ بنێرین بۆ ئەشعەی تەنووری دەستنیشانێکە کە ئایا ئەم کەسە جوبی هەیە یان نا. ئەی چی دەربارەی چارەسەرەکان ڕێگە جیاوازەکانی چارەسەری جوب چی؟ یەکەم شت ئەبێ بزانین هۆکارەکەی چییە بەنسبەت جوبی درێژخایەن هۆکاری جوبی درێژخایەن بە زۆری حساسێتە ئەبێ نەخۆشەکە وشارکردنەوەی بدرێتێت چۆن خۆی پارێزێت لە هەستیاری
بۆ نمونە کەسێک کێشەی هەیە لەگەڵ بۆنە ئەبێ خۆی پارێزە لە بۆن کەسێک کێشەی لەگەڵ خواردنە ئەبێ خۆی پارێزێ لەوە بە سەرما ئەو کاریگەری هەیە نەخێر لە وەرزی سەرمایە سەرما بخۆی تووشی نەخۆشی ناکە لە وەرزی سەرمایە کۆمەڵێک میکرۆب ڤایرۆسی توش دەبن و ئەم ڤایرۆسە مەناعەت داوەزێن وات لەکەن کە بە ئاسانی تووشی بڵێن هەوکردنی بەکتریایی بین ئەمە هۆکارەکەیە بەنسبەت چارەسەری بڵێن جوێبی درێژخایەن وەکو وتم ئەگەر هۆکارەکەی مانزانی چارەسەری هۆکارەکەیەکەین و دووەم خاڵی بریتە لە نووسینی دەرمان لە شێوازی قەترەکە قەترە زۆر مهمە ئیتر قەترە و پەمپێ جۆری زۆرە بە پێی نەخۆشەکە ئەنووسرێ شۆردنی ناولوتە بەر لە ڕێگەی بڵین ئاو خوێیەکە ئاو خوێی تایبەتە کە پزیشکیە ئەو ئاوەی کاکرێتە لە شی مرۆڤ یان ئاوی تایبەت دروستکراوە و هەروە دەرمانی دژاستیاری وەکو پردنی زۆڵۆن کانێجار لە ڕێگەی دەمەوە لەیان ئەخورێت یان لە ڕێگەی قۆڵەوە ئەدرێ دکتۆر کەی دژە بەکتریاکان بەکارهێنن بەڵێ لە کاتی ئەگەر جیوبەکە کتوپڕ بێ و دەستنیشان کرێت کە ئەمە ئیلتیابی بەکتریایی هەیە لەو کاتەیە مەفرۆزە دەستکرێت بە ئەنتیبایۆتیک یان دژە بەکتریا لە جووبی درێژخایانیشە ڕێگەمان پێدراوە کە ئێمە بۆ درێژخایان نزیکەی 3 مانگ دژە بەکتریا بدەین ئەگەر نیشانەکانی جیوبی تیا بوو ئەتوانین تا 3 مانگ دژە بەکتریا بین چونکە جۆری ئیلتیابەکە لە جووبی درێژخایانە زۆر جیاوازە لەگەڵ جووبی کتوپڕە. دکتۆر باسی قەترەی لوتێکە ئەو قەترەی کە لە دەرمانخانەکانە هەیە ئایا سەلامەتە بەکارهێنانی ئەنی نەخۆش خۆی بەکاری بهێنێ؟ بەڵێ باش نییە خۆی لە خۆیەوە بەکاری بێنێ بە تایبەتی قەترێک ناوی ئۆتریڤین یان زالۆمێتازۆلین دەرمانی ئەوەی تایە ئەمە لە بەکاتی ئەبێتە هۆی کرانەوەی لوت تقریبان 5 ڕۆژ تا هەفتەیە دەتوانی بەکاری بێنی طبعاً بە جورعی تایبەت لەوە تێپەڕێ ئەبێت هۆکاری گیرانی لوت بە پێچەوانەوە کەسەکە وەکو مدمینی دەرمان نەبەز وەکو مدمین لە ڕێگەی لوتیۆگەرەوە دەرمانە بەکارێنە شەوان خەوی لێ ناکەوێت. دکتۆر ئەگەر چارەسەر نەکرێت مەترسیەکان چین؟ بەڵێ وەکو وتم هەوکردنی جووبی کتۆپڕ احتیمالەیە ئیلتیابەکە بگوازێتەوە بۆ چاو لە دەستدانی چاو احتیمالە ئیلتیابەکە بگوازێتەوە بۆ مێشک نەخۆشەکە کوێر بێت و ئیلتیابی دوور درێژخایانیش بە هەمان شێوە. دکتۆر ئێوە کەی نەشتەرگەری بۆ جووب ئەنجامەدەن بۆ کام جۆری جووب بەکارهێنن؟ لە کاتی ئیلتیابی جووبی کتۆپڕا بە زۆری بە زۆر بەکەمی مەگەر لێکەوتەکانی مەسەلەن دۆمەڵ دروست بوو بێت لە چاویان لە ئێسکی بینی چاولوت یان لە مێشکە ئەگینا هەر دەرمە لە ڕێگەی دەرمانەوە عیلاجەکرێت لە کاتی ئیلتیابی درێژخایانە هاوکردنی جووبی درێژخایەن دوای ئەوەی کە لە ساڵێکە 2 جار بۆ 3 جار زۆرترین ڕێژەی دەرمانی بەکارهێنا و نەخۆشەکە ئیسفادەی لێ نەکرد لەم کاتەیە ئێمە ئەبێ نەشتەرگەری بۆ بکەین. دکتۆر ڕێژەی سەرکەوتنی ئەم نەشتەرگەریانە چەندێکە؟ بەڵێ نەشتەرگەری جووبەکان بریتی نییە لەوەی وەکو چۆن بڵێن نەخۆشێکی وەکو ڕێخۆڵە کوێرە پارچەیەکە دەرێنی تو نەجاتی بێ ئەم بۆشایانە لە ڕێگەی دەرچەیەکەوە پەیوەندیان هەیە بەلوتەوە لە کاتی ئیلتیابی درێژخایانە یان کتۆپڕیشە ئەم دەرچانە داخرێتەوە بێتەوەی کۆبوونەوەی جەراعەت و ئیلتیابات لە ناو جووبەکانە نەشتەرگەری بریتە لە کردنەوە و پاکردنەوەی ئەو دەرچەیە و ناو جووبەکان حتا بۆ ئەوەی کە دەرمان بگاتە ناو جووبەکان هەندێک جار ماکی بڵین هۆکاری نەخۆشێکە وەکو حساسیت بە عملیات ناڕوە یان هۆکارەکانی تری بە عملیات ناڕوە ئێمە بەس پاکردنەوەی ناو گیرفانەکانی لوت بۆشایەکانمان کردو و کردومانەوە بۆی عیلاج پێی بگا تا لە ڕێگەی عیلاجەوە پاش مودەیەک هۆکارە ڕئیسیەکە کە بۆتەوەی جووب دروست دیسان دووبارە بێتەوە احتیمالەیە دووبارە بێتەوە بۆ نمونە لە کاتێک ئەگەر حساسیت بێ ئەگەر بۆ نمونە خواری کۆڵەکەی لوت بێ یەک جار کۆڵەکەی بۆ ڕێکەکەیتەوەی تر نەجاتێ بێ نەخۆشەکە. دکتۆر ئیشێک لە هۆکارەکان کە باس کە گۆشتی زیادەی لوتە ئەمانەیە باس لەو نەخۆشە بکەین و نیشانەکانی چین؟ گۆشتی زیادەی لوت هەر جیوبە ئێمە دوو جۆر جووبی درێژخایانمانەیە جووبێکی درێژخایان کە گۆشتی زیادەی لەگەڵە و جووبێکی درێژخایان کە گۆشتی زیادەی لەگەڵ نییە. یعنی ئەگەر کەسێک گۆشتی زیادەی هەبێت و دەستنیشان کرێت کە ئەمە جیوبە چونکە بیرمان نەچێت گۆشتی زیادە جاری وایە دروستە بێت لە هۆکاری وەرەمەوە دروستە بێ ینی لە لوتی کەسەکە وەرەمێکەیە لە جوابانەوەی ئەو وەرەمەیە گرەیەکەیە سەرەکەی گۆشتی زیاد دروستە بێ بەڵام جۆرێکی
جوێبی درێژخایانمانەیە کە گۆشتی زیادەی لەگەڵە ئەمە زۆرتر نیشانەکانی زەقترە لودگیرانی زۆرترە ئیفرازاتی زۆرە لەوانە بێ ئازار و سەرتونی و ئەبڵین توندی لە ئێسکی ڕوو دەم و چاو ئەوانەیە هەیبێت و زۆربەی زۆریشان لەوانە بێ پێویستیان بە نەشتەرگەری هەبێت. دکتۆر ئایا هۆکارێکی سەرەکی هەیە بۆ توشبوون بۆ دروستبوونی حساسێتە وەکوتم هۆکارە بڵین هەموو کەسێک کە جوێبی درێژخایانەگرێ یەکسەر گۆشتی زیاد دروست نابێت مدەیەشێوێت تاوەکو کە ئەو خۆی تەبعاً فتقی ناو پۆشی لوتە گۆشتی زیاد گۆشتێکی زیانیە دروست بێ فتقی ناوپۆشی لوتە یان ناوپۆشی جووبەکانە کە کاتێک درێژخایانترە بێ مەسەرەن نەخۆشی ساڵێ دوانسییان جووبەکەی بەردەوامە بێ ئەبێت هۆی دروستبوونی گۆشتی زیاد بەهۆ کارە ڕیسیەکانی جوو وەکو حساسێت وەکو نەخۆشی درێژخایان وەکو نەخۆشی ڕۆماتیزمەکان. دکتۆر ئێوە چۆن ئەم حاڵتە دەست نیشانەکەن و جیاکەنەوە لە حاڵتەکانی تر؟ بەڵێ یەکەم شت وەکوتم نیشانەکانیە بێت دوایەوە فاسی سەریری بە لە ڕێگەی نازۆر ئەنجینێرین بۆ ئەشعا دەستنیشانی نەخۆشەکەکەین و پاشەوەی کە عیلاجی بۆ نووسین سری جوابانەوەی نەخۆشەکەکەین ئەگەر دوو بۆ سێت جار جوابانەوەی نەبوو لە ساڵێکە ئەو کاتە عملیاتەکەین کاتێک عملیاتەکەین ئەم پارچە گۆشتە یان ئەو شتانێکە وەرەگرینی نێرین بۆ فەحس و دەرەکەوێت کە نەخۆشەکە چییە. دکتۆر هاوڵاتیان کەی سەردانی پزیشک بکەن بۆ ئەو کاتی ئەم نیشانانیان هەیە نیشانە مەترسیدارەکان چین؟ هەر کاتێک جوێبی کتوپڕە بۆ بەتابەتی لە مناڵە کە زۆرە جوێبی کتوپڕ پێویستە پزیشکی پسپۆری قوڵگ و جوولود بیبینێت و دەستنیشانی نەخۆشەکە بکە و دەست بکرێ بە عیلاجی دەرمانی چکە ئەگەروازی لێ بێنرێت مناڵ مەناعی کەمە و ئێسکەکانی ڕووی زعیفترن لە کەسی گەورە زووتر تووشی ماکەکانی نەخۆشەکە بن وە گرتنەوەی چاو و مێشک لە کاتی التیابی جوێبی درێژخایانە پێویستە هەموو نەخۆشێک کە جوێبی درێژخایانی و نیشانەکانی هەیە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆ ئەوە نییە بەس نەشتەگەری بۆ بکرێت بۆ ئەوەیە کە هەنی ڕێنمایی وەربگرێ بە تایبەتی چۆن خۆی پارێزێ لە حساسێت و چۆن تەعاملکە لەگەڵ ژینگەیە و هەروەها زۆربەی زۆریشان دەرمانیان پێویستە بێ و بڕێکی کەمیشیان پێویستیان بەوەیە کە عملیات بکرێن. دکتۆر ئەوانەی کە نەشتەرگەریان بۆ ئەنجامەدەن ئایا دوای نەشتەرگەریەکە چانسی ئەوەیە دووبارە تووشی نەخۆشەکە بن؟ بەتەئکید نەخۆش وا هەستەکە کە دوای نەشتەرگەریەکەی ترم کەسە نەجاتێ بێ نەخێر بەعکسەوە هەندێک جۆری هەیە هەر زۆر زوو دووبارە بێتەوە وەکو وتم نەشتەرگەریەکە بۆ ئەوەیە کە ڕێڕەوی دەرچەی جووبەکە بکرێتەوە جووبەکە پاک بکرێتەوە تاکو دەرمان بگاپی چکە دوای نەشتەرگەری یەکسەر دەسەکەینەوە بە عیلاجی دەرمانیەکی دوور و درێژ ئەبێ نەخۆش خۆی بۆ حازر بکە و ئەگەرەیە دووبارە بێتەوە. دکتۆر بەپێی ئەزمموی خۆت لەگەڵ هاوڵاتیان و نەخۆشەکانە ئەو بیرکردنەوە هەڵانە چین کە خەڵکی هیانە سەبات بە نەخۆشی جووب و ئەتەوێ ڕاستیکەیتەوە بۆ نمونە بەکارێنانی کۆمەڵە دەرمان هەنە دەرمان هەنە جار بەکارێنن بیستمەوەکو سیر و نازانم پیاز و هەنە چۆن بۆ گوێ بەکارێ بۆ ئەوش بەکارهاتووە جاری واژەیە مەسەلەن کەسەکە هێتەڵە سەرمێشێت جیوبمە جوێبی درێژخایان باوە تامان جوێبی کتوپڕ زۆر زۆر دەگمەنە ئەوەنە زۆر نییە جوێبی درێژخایان زۆر بە دەگمە سەرێشەی پرس دروستەکە نەخۆشەکە هاتووە لە سەرێشێکی زۆر قرسمەکە چی سێرەکی لاانە بێت چاوی زایی بێ سەرێشەی سەرەتایی مێشکی هەبێت یان سەر بڵین ئافۆن مێشکنە لە هەندێ باری تایبەت هەست جوێ بەبێتەوەی سەرێشە بە تایبەتی لەو کەسانی کە زۆر درێژخایانە و ماکی نەخۆشەکەیشی تایە و جاری واژەیە کە بڵین گۆشتی زیایی لەگەڵای احتیمالە سەرێشەیەک دروستکە ئەوەی کێکە لە هەڵە باوەکان کە ناو خەڵکایە. دکتۆر گرفتێکی ئەوانەی کە جیبی درێژخایانیان هەیە لە کاتی نووسنایە چۆن مامەڵە لەگەڵ ئاو بکەن بۆی خەوێکی تەندروستیان هەبێت؟ یەکەم شت ئەبێت دەرمانەکانیان بە ڕێکوپێکی بەکاربێنن 2 ساعتە پێشەوەی کە بچنە سەرجێکە و بنون دووەم ئەو مادانی کە حساسێتی پێ نەخۆشەکان جار نەخۆش حساسێتی بە ئەو شتانەیە و کلوپەلانەیە کە لە ناو جێگاکەیە بێرمان نەچێک مرۆڤێکی ئاسایی تقریبان 7 ساعت لە ناو جێگایامێنێتەوە هەندێک جار حساسێتەکە لە جێگەوبانەکەەوە دروستە بێ مەسەرەن بۆ نمونانە کەسێ حساسێتی بە خوری هەیە یان بەلۆکایە پێویستە ئەو شتانە لە ناو جێگەوبانەکەی لابە پێویستە پشتی و دۆشک و چەرچەف و شتی وا بەکاربێنێ کە حساسێتی زۆر کەم پێەیە چکە یەکێک لە هۆکارەکان حساسێتە هۆکارە ڕیسیەکان و یەکێک لە هۆکارەکانی تریش لە ناو جێگاکایانە و باش وایە ئاژەڵ لە ژووری نووسان نەبێ مەسەلەن هەنێک کەسێ بڵێن ئاژەڵی هەیە ئاژەڵی ماڵی هەیە یەکێکە لە هۆکارەکانی حساسێت و خراپبوونی جووبەکانی.
دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە چۆن خۆمان پارێزین لە جیوب و ڕێنمایی چیە بۆ حاڵاتێ؟ یەکەم ئەبێ دەستنیشان بکرێ هۆکارەکەی چییە؟ ئەگەر کەسێ حساسێتێکە هۆکارێکی زۆر باوە پێویستە یەکەم شت ژیانی خۆی بوەڕێ دوورکەوێتەوە لەو هۆکارانەی کە حساسێتەکە زیاکەن. مەسەلەن کەسێک حساسێتی بە گژوگیە لە بەهارانە پێویستەکە پێشەی بەهار دەست پێ بکە بە 15 ڕۆژ دەست بکە بە عیلاجەوە 15 ڕۆژە و هەر جار جۆری دەرمانی بۆ نووسێ کە پێشەوەی بڕاتە دەرەوە بۆ سەیرانێ بۆ شوێنێک بە ساعاتە پێشەوەی بڕاتە دەرەوە ئەو دەرمانە بخوا بۆی ئەگەر بەر ئەو هۆکارش کەوت کە حساسەتەکەی پێەیە توش نەبێت. زۆر سپاس تۆگەم بۆ زانیارەکان زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.